نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله أدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئەمڕۆ باسی یاسایەکی تر لە یاسا قورئانیەکانەکەین کە یاسای 49ەمە. فەرمایشتی خوای پەروەردگارە کە ئەفەرمێ: إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بەڕاستی ئەم قورئانە ڕێنمایی ئینسانەکان ئەکات، مرۆڤەکان ئەکات بۆ باشترین و جوانترین و پاکترین و چاکترین ڕێگاکان. ئەم قاعیدەیە، ئەم یاسایە ئەکەوێتە سوورەتی الإسراء وآية 9 كخوي تعالى فرمي: إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. براسي أم قرآن باشترین ڕێنمایی و ئامۆژگاریکەرە بۆ ئینسانەکان کە ئامۆژگاریان ئەکا و هیدایەتیان ئەدا بۆ چاکترین و پاکترین و ناوازەترین ڕێگاکان، و مژدە ئەدا بە ئیمانداران ئەوانەی کە کردەوەی چاکە ئەکەن کەوا پاداشتێکی زۆر گەورەیان لەلایەن خودای پەروەردگارەوە بۆ ئامادە کراوە. و ئەو کەسانەشی کە باوەڕیان بەم قورئانە نییە و باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە و پشتیان لە ڕێنمایەکانی قورئان کردووە، خوای تەعالی بە ئازارترین سزای بۆ ئامادەکردوون. خوا پەنامان بدە. ئیمامی قەتادە بەڕەحمەت بێ درباري أم آية أفرمي: إن القرآن يدلكم على دائكم ودوائكم، فأما داؤكم فالذنوب والخطايا، وأما دواؤكم فالاستغفار. أفرمي أم تابعية بالرزاء بالرحمة بتلبي صحابة كاني في غمر صلى الله عليه وسلم. أفرمي أم قرآن ئامۆژگاریتان ئەکا بۆ نەخۆشیەکەتان و بۆ چارەسەریەکەشی، بۆ ئەو نەخۆشیەی کە تیاتانە هەیە و بۆ چارەسەرەکەشی. نەخۆشیەکە بریتیە لە تاوان و گوناح، و چارەسەرەکەشی بریتیە لە داوای لێبردن و ئیستیغفارکردن. بەڕاستی ئەم قورئانە خۆشەویستەکانم گەورەترین کتێبە ئاسمانیەکانە کە خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی دای بەزاندووە و کۆتایەکەشێتی. منهەجێکی تایە، بەرنامەیەکی تایە، هەموو چاکەکانی مرۆڤایەتی کۆ کردووەتەوە. و ئەوەی لە کتێبە ئاسمانەکانی تریشە هەیە هەمووی لە قورئانە بە جوانترین شێوەدا ڕێژراوە، و بەرنامەی تایە بۆ مرۆڤایەتی تا ئەو ڕۆژەی کە قیامەت هەڵەسێ. زۆربەی علوم و زانستە تازەکانی سەردەمیش
قورآن ئاماژەی پێ ئەکا و ئیشارەتی پێ ئەکا. ئەگەر چی قورآن ناتوانین بڵین کتێبێکی زانستیە، یعنی باس لە ماتماتیکەکە، باس لە فیزیاکە، لە کیمیاکە، لە هەر زانستێک لە زانستەکان. قورآن کتێبێکی زانستی نییە، بەڵام ئاماژەی تایە بۆ زۆرێک لە زانستەکان، بۆ ئەوەی مرۆڤایەتی وەکو موعجزەیەک سوودی لێوەربگرن و بزانن ئەم کتێبە کتێبی خوای پەروەردگارە، و بزانن ئەم کتێبە کتێبی خوای پەروەردگارە. بۆیە قورآنی پیرۆز ئینسان هیدایەت ئەدا، ڕێنمایی ئەکا بۆ ئەو ڕێگایەی کە ڕاستترین ڕێگاکانە، دادگەریترین ڕێگاکانە و پاکترین و چاکترین ڕێگاکانە. قورآن خۆشەویستەکانم زانایانی سەردەم و کۆنیش دەربارەی ئەم قاعیدەیە، ئەم یاسایە کە قورآن يهدي للتي هي أقوم هزارها هدايتيان لقرآن ودر كردوه، هر كتابي تايبتيان لسر أو موضوع داناوه، هزارها هدايتي قرآن باس كردوه. بلام لبر زوري أو هدايتانا كأوان آماجيان بيا كردوه إما ناتوانين هموي باسكين، بلام لتشن وتاركا آماجة بتشن هدايتي قرآن أكين، ئاماژە بە چەند هیدایەتێکی قورئانەکەین ئینشاء الله تعالى بەپێی ئەوەی کە توانامان لەسەری هەیە و ئێوەش ئیسفادەی لێ ئەکەن ئینشاء الله. یەکەم لە هیدایەتەکانی قورئان خۆشەویستەکانم، قورئان کتێبێک کە خەڵکی بانگ ئەکا بۆ لای تەوحید، بۆ لای یەکخواناسی، بۆ لای ئەڵڵا پەرستی کە هیچ شەریک و هاوبەشێکی بۆ بڕیار نەدرێ، کە پەیامی هەموو پێغەمبەرەکانیش بووە ئەمە. خوای تەعالە هەرچی پێغەمبەری ناردووە یەکەم هەدەفێک، یەکەم مەبەستێک لە ناردنی ئەوە بووە کە خەڵکی تاک و تەنیا خوا بپەرستن و شەریکی بۆ قەرار نەدەن. مرۆڤەکان ئەگەر قەناعەتیان نەبێت کە خوایەک هەیە و ئەوانی خەڵق کردووە و بوونەوەری خەڵق کردووە و هەر ئەوە ڕێنمایەکان بۆ خەڵکی دانا و منهەج و پرۆگرامیان بۆ دانا و ئامۆژگاریان ئەکا، ئەگەر قەناعەتیان نەبێ کە خوایەک هەیە لەم بوونەوەرە حەڵاڵ و حەرامی دیاری کردووە، بەڕاستی خۆشەویستەکانم ئیتر مرۆڤایەتی بە کەیفی خۆی ئەم ئەخوا و ئەویش ئەم ئەخوا و شەڕ و ئاژاوە و خراپەکاری لەسەر زەویە بەرپا ئەبێ. بەڵام کاتێک مرۆڤایەتی تەوحیدیان بۆ دروست بوو، تەوحید کە بریتیە لەوەی کە تۆ تاق و تەنیا باوەڕت هەیە کە خوایەک تۆی خەڵق کردووە و هەموو بوونەوەری خەڵق کردووە کە ئەڵڵایە و هەر ئەو ئەڵڵایەیە کە تۆ شایستەیە بیپەرستی و عیبادەتی بۆ بکەی و هەر ئەوە کەوا پێغەمبەری ناردووە بۆ مرۆڤایەتی و پەیامیشی لەگەڵا ناردووە بۆیان و پێویستە پەیامەکانی جێبەجێ بکرێن. حەڵاڵ و حەرامی بۆ خەڵکی ڕوون کردوتەوە، چاکە و خراپەی بۆ خەڵکی ڕوون کردوتەوە لە پەیامەکانیان. ئەگەر مرۆڤایەتی بەو شێوە نەبێت، لەسەر ئەو ڕێبازە تەوحیدیە نەچێت، بەڕاستی سەرگەردان ئەبێ. ئەوە جگە لەوەی کە گەورەترین زوڵم و ستەمیشی کردووە کە پێشێلکردنی مافی ڕەب العالەمین ئەو خوایی کە خەڵقی کردووە. ئێمە بە چی ئەبین بە موسڵمان؟ یەکەم وشە کە هەر هەیەکێک لە ئێمە ئەیڵێ و ئەیهێنێتە ناو ئیسلامەوە وتنی وشەی شایەتمانە. شایەتمان بە کوردی ئێمە پێڵین شایەتمان، بەڵام خۆی معناکەی ئەوەیە کە شەهادەت الئیمان، یعنی شایەتی ئیمانی خۆت ئەدەی. کە شایەتی ئەدەی ئەڵێ من باوەڕێک لە مێشکتا دروستە بێ، عەقیدە و بیر و باوەڕێک لە مێشکی تۆیان دروست ئەبێ کە ئەڵڵایەک هەیە خالقی بوونەوەرە و ئەبێ من بەس ئەو بپەرستم و شەریکی بۆ قەرار نەدەم. پێغەمبەرەکانی ڕەوانە کردووە، کتێبی ئاسمانی لەگەڵا ناردوون. کاتی ئەم قەناعەتت بۆ دروست بوو لە ناو دڵتە، لە ناو مێشکتە کە ئەم بوونەوەرە بۆ خۆڕایی دروست نەکراوە. ئەم هەموو نیعمەتەی کە خوای تەعالە فراهامی کردووە بۆ مرۆڤایەتی لەسەر زەویە و هەروەها لە ئاسمانەکانیشە، ئەمە هەمووی لە خۆڕایی نیە. تو ئەم عەقیدە و بیر و باوەڕە لە ناو مێشکتا دروستە بێ، پێشە
ام جاوات في اكاتو بلي اشهد ان لا اله الا الله. طبعا خلقك زور الين اشهد ان لا اله الا الله، بس هر وقت عادتي وريان قرتوا لباوا بيرانو كابرا الله اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله. هر وقت عادتي وري قرتوا لباوا بيرانو او شايت معنا او نيه كاسلام ايوه او شايت ماني حقي توحيدا كتو قناعت وايا الله خوايا وهر ابي او برسي ونابه هیچ کەسێک لەگەڵ یا بپەرسترێ هیچ جۆرێک لە جۆرەکانی پەرستن هاوارکردن داوالێکردن پاڕانەوە ئەمە پەیامی هەرچی پێغەمبەرانەیە لە قورئانە ئاەت زۆر زۆرە لەسەر ئەمە. ئەمجا ئەشهد لا إله إلا الله تۆیە کە باوەڕت پێی نییە و ئەیڵێی معنەوە ئەشهد لا إله إلا الله نییە، چونکە ئەبوو جەهل و کافرەکانی کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون. اگر بیاد بوتان لا اله الا الله چونکە ئەیان زانی معنای لا اله الا الله چییە نەیانەوت ئەوان کێشەکان لەگەڵ محەممەدا چی بوو لەسەر ئەوشە ئەوان ئەوشەیان نەئەوت و ئامادە نەبوون تەطبیقی بکەن لە ژیانیانە. خۆ کێشەکە ئەوەیە خۆ ئەگینە هەر تەنها شایەتمانەکە بێ پێغەمبەر هیچ کێشەیەکی لەگەڵانە نەبوو ئەوانیش هیچ کێشەیەکیان نەبوو. شایەتمان ئەگەر هەر بەس وتنیەک بێ وەدەم و تەواو. بۆیە کاتێ تۆ شایەتمان ئەهێنی بەڕاستی ئەبێ شایەتمانێک بێ کە عادەتی نەبێ لە معناکەی تێبگەی وەبیڵێ بڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله، یعنی شایەتی ئەدەم کە هیچ کەسێک شایستەی پەرستن نییە، هیچ پەرستراوێک نییە کە مستحقی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ. و ئەمجا شایەتیش ئەدەی کە لەگەڵ یا ئەبێ شایەتیەتر بدەی هەموو پێغەمبەرێک ئەبێ شایەتیت بدایە لە زمانی ئەوە کە ئەیش پێغەمبەری خوایە، ئەبێ شایەتی بدەی کە محەممەد صلی الله عليه وسلم ڕەسوولی خوایە. ئەشهەد ئەن محەممەدەن رسول الله. كاتي أمدو شايت من شايتي دم كخوا تنها مستحق بيبرزي وها وشي وبرنا وشايتي شدم كمحمد صلى الله عليه وسلم نيراوي خوايا يترك توتت محمد شايتي دم نيراوي خوايا يعني تواو يعني هرچی برنامه هيا هرچی ريباز هيا أبي بي خيت لا شوني ريبازي بيغمر كيوي هرچی برنامه هيا مروفكان داينا حموي أبي بكيوت لا تواو چونکە من ئەڵێم محەممەد نێرراوی خوایە، من بڕیارم دا خوا بە تەنیا بپەرسم و هاوبەشی بۆ بڕیار نەدەم و بڕیارشمدا محەممەد نێرراوی خوا بێ تەواو من پەیامەکەی محەممەد پەیاممە. ئەو قورئانە باشترین ڕێنمایی تایە بۆ منی مرۆڤ و محەممەدیش باشترین سەرمەشقە بۆ منی مسلمان کەوا بوو تەواو ئەوە بەرنامەی منە لە ژیانە. چەند خۆشە خۆشەویستەکان تو ئاوا تێگەیشت بێتی لە ئیسلام و ئاوا ئەگەر ئەم شایەتمانەت هێنا لە کافریەوە دەیتە ناو ئیسلام. ئەگەر ئەم شایەتمانەت هەڵوەشانەوە یان هەر لە ئەوڵە نەتهێنا و باوەڕت پێی نەبوو بەخوا تۆ مسڵمان نیت و ئەگەریش پەشیمان بوویتە لێ هەڵەگەڕێیتەوە لە ئیسلام. ئەمە ئەساسی دینی ئێمەیە، ئەمە ئەساسی عەقیدەی ئێمەیە. ئیتر براینە خۆشەویستەکانم من زۆر سەیرم تێ خەڵکێک نوێژەکە بەڵام لە شایەتمان تێنەگەیشتووە، خەڵکێک ڕۆژوو ئەگرێ بەڵام نازانێ شایەتمان معنای چییە. ئەمەیە کێژە بۆ ئێمە دروستەکە، ئەمەیە کابرا وا پێ ئەکا کابرا هەست بە مەسئولیەتی دینەکەی ناکا، هەست ناکا دین وەکو دیندارێتی مەسئولیەتی لەسەرداناوە. یعنی من بۆم نییە هەر قەزیەیەک لەسەر ئەم دنیاە ڕووبدا، هەر قەزیەیەک هەر ڕووداوێک ڕووبدا لەم دنیا یەکسەر تو ئەبێی ترازوی قورآن دێنی، ئەو قورآنە ترازووە بۆ تۆ ئەیگریتە دەست بزان قورآن ئەڵێ چی. هەر ڕووداوێک ڕۆدا بۆ نمونە ئاخر ڕووداو کە ڕوویداوە ئەوەیە لە ینی میزانەکە گریتە دەستەوە. ئایا خەڵک دیفاع لە دەوڵەتی خۆی بکە، وڵاتی داگیر کرابێ، دوژمن بیچەوسێنێتەوە، عەبدایەتێکی جەماعی لەسەرت جێبەجێ کردووە، نەفەس نابێ بدەی ئیلا بە ئیزنی ئەو نەبێ، خاک و نیشتمانی تی داگیر کردووە و ئەرز و ئاو هەمووی ئەو ئیسفادەی لێەکە، قەترە قەترەکەشێک هاتە دەمی تۆوە، بۆت نییە تۆ دیفاع بکەی، بۆت نییە بڵێ من قبولی ئەمە ناکەم، بۆت نییە بڵێ کاکە من خاک و نیشتمانی خۆمە ئەبێ خۆم سەرواتی خۆم هەبێ ئەبێ یعنی ئەمە تو ئەمە یا ئەبێ بڵێ یا ئەبێ بڵێ نە. ئەگەر وتت بڵێ ئەوەی تر تۆ مسلمانی و ئەبێ دوعای خێریان بۆ بکەیت و ئەوەی پێتەکرێ بەرامبەری ئیسلام چیت لە داواکە بەرامبەریان بیکەیت. ئیتر ئەگەر هیچت پێ نەکرێ عەلە لەقەڵ دوعای خێریان بۆ بکەیت.
ئەگەر وتت نە لە ئیمانەکەت بترسە و ئەو کاتە تۆ نە کوردی نە باوەڕت بە کوردایەتی هەیە درۆ ئەەکەی چونکە تۆ قەنەعەتت دوایە سەدام حوسێن ڕاستی کرد ئێمە درۆمان کرد ئەنفالمانی کرد ئەو حەق بوو قەنەعەتت دوایە کیمیاباران کریا ئەو حەق بوو ئێمە درۆمانە کرد قەنەعەتت دوایە مافمان لەلایەن ئێران و تورکیا و سووریا و عێراقی ئێستا ئەخورێ ئەوان حەقن ئێمە درۆکەین کەوا تۆ وایتە تۆ درۆکەی بەناوی کوردایەتی و قساکەی ئاخر ئەوان عەرەبن مافیەمەیان خواردە ئەوان کەی مافیەمەیان خواردە حزبێکی بەعسی عەفلەقی بە عەفلەق مشیل عەفلەق کابرایەکی یەهودی نەسڕانی حزبێکی دانا بۆ چەوساندنەوەی ملەتی عێراق زاڵ بوو بەسەر ئەم عێراقە ئەوەی کرد ئەو کەی مافی تۆی خواردووە ئیتر ئەگەر تۆ بیرروبۆچن دوا بێ ئیسە نەیان کردایە باش و بەیانی بیان کردایەوە ئیشی من و تۆ نییە کابرا دەوڵەتی خۆیەتی کەی دیفاعەکە کەی نایکا کەی هجوومەکە کەی نایکا ملەتەکە حەبووی خۆیانە دەنە کوشت کەیفی خۆیانە ئەو حەق بێ ئێمە بەس دوعای خێران بۆ بکەین ئەو ملەتە خۆی وەزعی خۆی ئەزانێ ئیتر تۆ بۆت نییە بوویتە حاکم بەسەریانەوە ئەگەر توانیت دوعای خێران بۆ بکە ئەگەر توانیت ئەگەر نەتیشتوانی بێدەنگ بە جا ئەمە زۆر گرنگە براینە تۆی مسلمان ڕیشێکت لێ داناوە خۆت بە مسلمان ئەزانی ومێ دەکەی کە خوای پەروەردگار ئەمەت کردووە بۆ ئەوەی خوای تەعالا ئەمری خوا جێبەجێ کردووە تۆ ئەگەر قسەی غەڵەت بکەی خوا نەخواست قسەی غەڵەت لە دەمە دەرچێ بێ بترسی لە خۆت بێ بترسی لە خۆت تەوحید زۆر گرنگە والله ئەوەندە ئاەتمان هەیە لە قورئانە لە سورەت مائیدە لە سورەت ئالی عیمران هەمووی هەڕەشەیە لە سورەتی ممتەحەنە هەمووی هەڕەشەیە لەو کەسانەی کەوا لە دڵی شۆ تۆزێ وەلایان هەیە بۆ کافرەکان بڕۆن بیخوێننەوە مەلا تارەق ڕاست ناکە لەم شوێنەوە قسەکە بەڵام قورئان ڕاستەکە ها بڕۆن بیخوێننەوە ومن يتولهم منكم فأولئك منهم خوای تەعالا فەرمێ هەر کەسێ پاڵپشت و سەرخەری دژمنان بێ دژمنانی ئیسلام یەهود و نەسارا و ئەمانە کە مافی مسلمانان داگیرەکەن ئێمە قینمان لە یەهود و نەسارانیە وەک کابرایەکی عەتیادی ئێمە قینمان لە زوڵم و ستەم و خراپەکاریە و شرکە هەر کەسێ تەئیدیان کە خوای تەعالا ئەفەرمێ ئەوە لە ئەوانە هەر کەسێ تەئیدی کردن ئەوە لە ئەوانە کە ئیتر ئێمە حاشا 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 من یەکی کوردی مسلمان ئەبێ لە هەموو کەس زیاتر هەست بکەم کە زوڵم چەند پیسە چ زوڵمم لێ کراوە من زوڵمم لێ کراوە تعدام لێ کراوە بۆیە من دیفاع لە مەزلوم ئەەکەم ئەگەر لەت بکرێم ئەگەر بکوژرێم ئەڵێم مەزلوم مەزلومە و زاڵم زاڵمە من و تۆ بێ بیڵین کابرا دوێنێ لە ناو خۆڵەکەەوە دەرەچێت لە ناو خۆڵەکەەوە ها ئەگەر بارانەکە ئەبارێت دەرچووە دەرەوە ڕێک کابراایەکی سحوفی خۆی پێگەیان سحوفیەکان خۆی پێگەیان وتیەوە من وە مباشرام لەگەڵ تا تۆ چیت هەیە بۆ هاتووە ئەوە تۆ زایوتی لە خانۆکەی خۆم 200 متر خانۆکەم 200 متر هەتا نامەتەیەکەوە عمرم هەمووی ناواتە سەری نامەتەیەکەوە وتی ئەوە ئێسەر ڕۆخانیان وتی ڕۆخانیان بۆ ماڵ و مناڵەکە وتی هەر هەمووی هەڵە ژێریە ژنەکەم و مناڵەکان بەس خۆم دەرچوومە بەس خۆم و ئەم بلوزەکە لە بەرمە ئەم تیشێتە و لەگەڵ پانتۆڵەکەمە هەتاوە هیچ دەرنەچوو ئەیوتی ئیسە مووقفت چییە چی ئەڵێی بە عالەمە و عالەم گشتی گوێی لێتە وتی ئەڵێم ئێمە خاوەن حەقین عەرزمان داگیر کراوە ماڵمان داگیر کراوە ناموسمان هەتە کراوە 80 ساڵە ئێمە تەعدامان لێ ئەکرێ بەسە ئیتر قبولی ناکەین ئەگەر هەر هەموومان کوژراوی دیفاعەکەی کورە ئەو کەسە پیاو نییە دیفاع لە ناموسی خۆی نەکا ئەو کەسە پیاو نییە دیفاع لە ماڵ و لە ژن و لە وڵات و لە خاکی خۆی نەکا من دەسم کرد بە گریان کورەوتم ئەمانە پۆڵان کورەوتم ئەمانە فێرمانەکەن دەرسمانە دەنەوە کە ئێمەش دیفاع لە خاکی خۆمان بکەین دیفاع لە وڵاتی خۆمان بکەن کورە عەیبە تۆ سەرەخەیتە خوار عەیبە سەرەخەیتە خوار ئەو مناڵە باوکی شەهید بوو لە کاتی شەهیدی باوکیان وەستا بوو ئاوا ڕسمەکە گیرا بوو نووسرا بوو سیر لەوە نییە باوکی شەهید بوو ئەم مناڵە وەستاوە بەست و سەی چاوی کەن فرمێسک لە چاوی نایەتە خوارەوە چاوی ئەڵێی چاوی پڵم یەکە و چاوەڕوان ئەڵێ بەس گەورە بە من چارەتانەکە باوکمتان کوشت بەڵام گەورە بەبم حەقی سێنم ئینسانە بێ پیاو بێ عەیبە مسلمان سەرشۆڕ بێ خوای بە خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە وڵاتمان پڕ لە ئاوەدانی و خێر و بەرەکەت بکەی لەگەڵ وڵاتانی هەموو وڵاتانی ئیسلامە بە تایبەت فەلەستین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ڕەحم بە دایک و باوکمان بکەی
رحم ببراو خوشمان مكي، يا ربي مالو منال ما صالح بكي، يا ربي خوايا رحم بمردوكان مان بكي، يا ربي خوايا شفاين خوشكان مان بدي. آمين آمين. برایانی بەڕێز و خۆشەویست خوشکانی بەڕێز، ئێمە خوای پەروەردگار بۆ عیبادەت خەڵقی کردووی، یعنی خوای تەعالا مرۆڤایەتی و جن و ئینسیشی حتا مەلایکەکانیش هەمووی بۆ عیبادەت خەڵق کردەوە، بەڵام مەلایکەکان ئیمتیحانیان نەکراوە، ئیمتیحانی جنۆکە و مرۆڤ کراوە کە بۆی هەیە. ئێستا مەلایکە بۆی نییە خوا نەپەرستێ، ئەوەی کە خوای تەعالا داوای لێیان کردووە جێبەجێیەکەن. لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. بەڵام ئێمە ئیمتیحان کراوین، ئەتوانین بە اختیاری خۆمانە ئەتوانین عیبادەت بکەین، ئەتوانین نەیکەین. ئەگەر ببین بە عەبدێکی خوا لە مەلایکە بەرزترە بین. ئەو خوای تەعالا ئەمری کرد بە مەلایکان سوژدە بۆ ئادەم ببەن باوکی ئێمە. ئەگەر بێت و خوا پەنامان بدە یاخی ببین و ببین بە عەبدی غەیری خوا و لە بەرنامەی خوا لا بدەین بڕێزان، واللهی لە ژێرەوەی حەیوانەکانین. ئیسا عەجایبتان دێ بۆ لە ژێرەوەی حەیوانەکان خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئولئیکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل. ئەفەرمێ ئەوانەی کە یاخین، ئەوانەی کە زوڵمەکەن، ئەوانەی کە خراپەکارن، ئەوانەی کە لە بەرنامەی خوا لایان داوە، واللهی ئەفەرمێ وەکو حەیوانمان لە حەیوانش خراپترن، چونکە حەیوان ئەسڵەن خوا عیبادەتی لەسەر دانەناوە. یعنی حەیوان هیچ ئەرکێکی لەسەر نییە، بەڵام مرۆڤ خوای تەعالا عەقلی پێداوە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. سورة ذاريات آياتي 56. من ئینسانەکان و جونەکەم خەلق نەکردووە ئیلا بۆ عیبادەت بکەن. جار لەبەر ئەوە خۆشەویستەکانم تەوحید ئەساسی دینی ئێمەیە، ئەساسی دینەکەمانە. بەبێ تەوحید تۆ هیچت نییە. کە تەوحیدت هەبوو ئەگەر عیبادەتەکان تیش نوقسانیشی هەبوو شەفاعەتت بۆ کا تەوحیدەکەت. بەڵام ئەگەر هەرچی عیبادەتی دنیا هەیە ئەنجامی بدەی بەبێ تەوحید واللهی شەفاعەتت بۆ ناکە. خوای تەعالا بە پێغەمبەرەکان گشتی هەر لە ئادەمەوە حتا عیسا عەلەیهی سەلام و پاشان بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەتایبەت ئەفەرمێ ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك وحيمان ناردووە بۆ تۆ ئەی ڕەسوول الله و بۆ هەموو پێغەمبەرەکانی پێشی تۆیش لئین ئەشرەکتە لەیەحبەطن عەمەلک. والله هاوبەش بۆ خوا بڕیاردەن عەمەلەکانتان پوچەڵە بێتەوە. یا سبحان الله، ئەمە هەڕەشەی لە پێغەمبەرەکان. یعنی ئەی پێغەمبەرەکان ئەگەر هاوبەش بۆ خوا بڕیاردەن والله کردەوەکانتان هەمووی بە پوچەڵە بێتەوە، کە پێغەمبەرەکان نایکەن قەت معسوومن. بەڵام ئەوە لە ترسێکە بۆ ئێمە خۆ ئەمان ترسێن، یعنی ئێوە من بە پێغەمبەرەکانم واموتووە، ئەی ئێوە ئەبێ شۆن بێت.